فەیلسوفێکی ئەڵمانی زۆر بەناوبانگ، یعنی لە هەموو فەیلسوفە ئەڵمانیەکان بەناوبانگترە، پێوترێت کانت، ئیمانوێل کانت. لە ساڵی 1724 لەدایک بوو، لە ساڵی 1804 ئەم پیاوە مردووە. لە ژیاننامەکە حکایەتێک هەیە، ئەم پیاوە دیارە زۆربەی کاتەکانی خەریکی خوێندنەوە و ئەوە بووە. دراوسەیەکیان هەبووە لە سەربان لە نزیکی پەنجەرەکەی ئەو کەڵەشێرێکی داناوە، هەموو جارێ قیقێنێ کەڵەشێرێکتر زۆر هاوار و شتەکە، ئەمیش زۆر پێی ئیسعاجە بێ، زۆر پێی بێتاقەتە بێ، نازانێت چی بکە. تر لە ئەخیرا بیرەکاتەوە بە خزمەت کارەکەی ئەڵێ بڕۆ بۆ لای ئەو دراوسێمانە ئەم کەڵەشێرە بە هەر چەندە دای چەندە پارەکەی گران بێ بیکڕە و سەری ببڕە و بیبرژێنە و بە هاوڕێی فڵانە کەسم هاوڕێیەکی هەیە خۆشەویستێتی، ئەویش داوت کە نانی نیمەڕۆ بەیەکەوە ئەخۆین. ئیتر چاوەڕوانن خزمەتکارەکەی خواردنەکەیان بۆ بێنێ، خواردنی نیوەڕۆ. ئەمیش حکایەتەکەی بۆ باسەکە کە حکایەتی ئەم داوەتیە لەکوێوە هاتووە، کەڵەشێرێکە ئیزعاجی کردووە لەو کاتەوە کە سەر بڕاوە. ئیتر ئەم زۆر زۆر مرتاحە و ئەگینا نەیە لایسە ئیسراحەتکەین لێراوە. ئیتر ئەلەم قسانەی بۆ گێڕێتەوە لە کتوپڕە خزمەتکارەکە دێتە ژوورەوە، ئەڵێ وەڵا قوربان داوای لێبردنەکەم، ڕۆشتم چەندێ تەکلیفم لێکرد نەیفرۆشت، چەندێ تەکلیفم لێکرد نەیفرۆشت، مەجبور چووم لە بازار کەڵەشێرێکی ترم بۆتان کڕی و هێنامەوە. ئەو کاتە گوێی لە دەنگی کەڵەشێرەکە بوو، ئەی خوێخان دووبارە. یعنی لەو ماوەیە کە سەعاتێکە دوو سەعاتە ئەم وای زانی لە مێشکی خۆیەوە، وای زانی ئەو کەڵەشێرە سەر بڕاوە، ئەسڵەن دەنگیشی ناویست، بەس دوای کە زانی سەر نەبڕاوە، ئەم جا زانی سەر نەبڕاوە، هەم ڕۆشت و سەر ئینەکەی خۆی. سیرکەن برا بە ڕێزەکانم، ژیانی فەیلسوفێکی گەورە بەدەست کەڵەشێرێکەوە گیری کردووە، مع العلم چارەسەرکردنی ئەو کێشەش لە لای خودی خۆیەتی. ئەگەر ئەم هەروە تەسەور بکا کە ئەو کەڵەشێرە سەر بڕاوە نەماوە، ئەسڵەن هەردەنگیشی ناویست. ئێمە لە ژیانمانە کەڵەشێر زۆر ئیزعاجمانەکە، پڕ ئەم دنیاش کەڵەشێرە، جا ئێمە هەر خەریکی کەڵەشێر سندن و سەر بڕین بین، ئەبێ زۆر ماندوو ببین. بۆیە ئەبێ لە کەڵەشێرەکانی دنیا گوێی خۆمان کەڕکەین. مەقسەدم ئەوەیە کە لە ژیانە تۆ دەیاها کەس هەیە وەکو کەڵەشێر ئەقیقێنێتە گوێ چکتا و ئیزعاجتەکە، زۆر نرخ بۆ ئەو شتە دامەنا، وەکەی چ قسەیە، قسەی خەڵک وا ئەڵێ، خەڵک وا ئەڵێ. ئەگەر خەڵک قسەکانیان شەرعی بوو لەسەر قورئان و سونەت و بیخەرە سەر توێڵت و وەریگرە و بۆ خۆت قازانجە. بەڵام ئەگەر قسەکانیان ناشەرعی بوو، عیبە و وایە و ئەبوایە وای نەکردایە، ئەبوایە وای نەکردایە، ئەو لە حاڵی تۆ نازانێ قسەکانیان وەکو دەنگی کەڵەشێرەکە پشتگوێ بخە و قیمەتی بۆ دامەنە، سەرکەوتوو ئەبی لە ژیانتە.